ساوتان لێ بێوم کاتتان باش. وەزارەتی دارایی هەرێمی کوردستان کەمێک پێشێسا 400 ملیار دینارەکەی بەغدادی وەرگرت کە دوێنێ خرایە هەژماری بانکی وەزارەتەکە. بە جۆرەی زانێرەکانی زووم هەر ئەمڕۆ وەزارەتی دارایی ئەو 400 ملیارەی بڕی 150 ملیار دیناری بۆ موچەی فەرمانبەرانی سلێمانی ناردووە و 250 ملیارەکەی دیکەشی بۆ هەولێر و دۆوەک ناردووە. بە جۆرەی زانیارەکانی وەزارەتی دارایی سلێمانی بۆ دابەشکردنی تەواوەتی موچە پێویستی بە 362 ملیار دینار دەبێت. بەم پێیە بێت هێشتا 212 ملیار دینار کورتێنانی دەبێت بۆ ئەوەی موچەی مانگی نیسان بە تەواوەتی دابەش بکات. هەروەها موچەخۆرانی هەولێر و دهۆکیش پێویستیان بە 550 ملیار دینار هەیە، بەڵام 250 ملیار دیناری بۆ تەرخان کراوە. واتە ئەو دوو پارێزگایە 300 ملیار کورتێنانی دەبێت بۆ موچەی مانگی چوار. تا ئێرە باسی ئەو 400 ملیار دیناری بەغدادمان کرد کە بۆ هەرێمی ناردووە. وەزارەتی دارایی بۆ ئەم مانگە پێویستی بە زیاتر لە 900 ملیار دینار دەبێت بۆ دابەشکردنی موچە، کەواتە 500 ملیار کورتێنانی دەبێت. بەڵام وەزارەتی دارایی دەتوانێت بە داهاتی ناوخۆ 200 ملیاری پێبڕ بکاتەوە، چونکە داهاتەکەی وەکو خۆیان دەڵێن 200 ملیار دینارە، واتە هێشتا 300 ملیار دینار کورتێنانی دەبێت. زووم شەوی ڕابردوو پەیوەندی بە مەسعود حەیدەر بریکاری وەزارەتی دارایی عێراقەوە کرد. ئەویش بە زوومی گوت بڕیارە هەفتەی داهاتوو حکومەتی عێراق جگە لە 400 ملیارەکەی ئەمڕۆ کە ناردوێتی 400 ملیار دیناری دیکەش بۆ هەرێم بنێرێ. بە گوتەی بریکاری وەزارەتی دارایی ئەم 400 ملیارەی دیکە بۆ پڕکردنەوەی ئەو کورتێنانەیە کە هەرێمی کوردستان تووشی بووە، کەواتە هەرێم بەو پێیە 400 ملیار دینارەکە کە ئێستا 600 ملیار دیناری لەبەردەسایە دەتوانێت موچەی تەواوەتی لە ماوەیەکی کەمدا دابەش بکات و هێشتا 100 ملیار دیناریشی دەمێنێتەوە. بە جۆرەی زانیارەکانی زووم وەزارەتی دارایی هەرێم لەمڕۆ سەرقاڵی ئامادەکردنی لیستی موچە دەبێت، بەڵام هێشتا ڕوون نییە ئەمڕۆ یا سبەی لیستی موچە بڵاو دەکاتەوە یان دەکەوێتە هەفتەی داهاتوو. زووم بە دوواداچوونی بۆ لیستی موچەی مانگی پێشووی فەرمانبەران کرد ئەوەی دەستکەوت کە دوێنێ دابەشکردنی موچەی مانگی سێی سنووری ئیدارەی سلێمانی کۆتایی هاتووە، چونکە کورتێنانی لە داهاتی ناوخۆ هەبووە. هەرچەندە لێدوانی بەرپرسانی سیاسی و بەشێک لە پەرلەمانتارانی کوردستان گومانی خسۆتە سەر داهاتی ناوخۆ و ئەوان زانیاریەکانی وەزارەتی دارایی ڕەت دەکەنەوە و دەڵێن داهاتی ناوخۆ 200 ملیار نییە، بەڵکو نزیکەی 350 ملیار دینارە، بەڵام تەنها 200 ملیاری بۆ وەزارەتی دارایی دەنێرێت. کاتێکی خۆش خواتان لەگەڵ.